نووسینگەی لاهور شێخ جەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپرساوی مەڵبەندی شارەزور و ژمارەیەک لە لێپرساوانی ئیداری شارەزورن هاتوونەتە گوندی سەرای سوبحاناغای شارەزور بۆ لای هەرژینی خاوەن پێداویستی تایبەت قەڵغانی ڕێزلێنانی لاهور شێخ جەنگی پێدەبەخشن. دەستخۆشی بۆ کاک لاهور دەکەم یادەم ئەم یارمەتیدانە زیاتر بکە عنی بۆ ئەوەی کە وڵاتەکەمان وڵاتێکی بچێتە لیستی وڵاتە پێشکەوتەکانەوە لە ئاستی پەروەردە ڕۆشنبیری و بابەتەکانی تعلیمیە. هەرژین لەگەڵەوەی نابینایە توانیوێتی بە بەدەستهێنانی 95.3 دوانزەی ئامادەیی لە بەشی وێژەیی یەکەمی نابینایانی کوردستان و دووەمی شارەزور و دەیەمی هەرێم بێت. سەرتیب عەلی لە پرسراوی مەڵبەندی ڕێخستنی شارەزور دەڵێت وەک یەکێتی شانازی بە هەرژینەوە دەکەین. هەر لە ساتەوەختی ڕاگەیاندنی یەکەمەکانی کوردستان یەکەم کەس لە کوردستانە کە پیرۆزبایی کرد لە خوێندکارە یەکەمەکان جەنابی هاوسەرۆک کاک لاهور بوو. ئەمە لە ڕوانگەی بایەخی گرنگی بەڕێزیانەوەی بۆ کەرتی خوێندن بۆ کەرتی پەروەردە و خەڵاتکردن و بەسەرکردنەوەی ئەم خوێندکارە یەکەمانە ئاماژەیە کە بۆ بایەخدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاندانی خوێندکارانی ترە بۆ ئەوەی چاو لە ئەم خوێندکارە بەڕێزانە بکەن لە هەمان کاتە ئەم خوێندکارانەی کە لە ئێستا یەکەم بوون بۆ ئەوی کە خەڵاتەکرێن لە ئایندەیشا پابەندن بەو دەرەجە و نمرانەی کە بەدەستیان هێناوە لە قۆناغەکانی تری ژیانەوە بەرەو قۆناغی ماستەر و دکتۆرا و یا لە بواری وەزیفە هەمیشە پێشەنگ بمێننەوە بەسەرکردنەوەی خوێندکاران و بە تایبەتی ئەمڕۆ کە خوێندکارێکی نابینا لەلایەن بەڕێز کاک لاهورەوە لە بیر نەکراوە چونکە ئەگەر بە چاوی دڵ ئەمان بینێ کە ئەمڕۆ وەفدێکی حکومی و حیزبی و لە ئاستی باڵا هاتوون بۆ بەسەرکردنەوە و پێدانی خەڵات لە گوندێکی شارەزورە ئەمە توانم تا ئێستا بڵێم نەکراوە بەم شێوازە. قایمقام و بەڕێوەبەری پەروەردەی سەید سادق هەوڵە بەردەوامەکانی لاهور شێخ جەنگی بۆ خوێندکاران بە گرنگ دەبێنن. دڵمان خۆشە کە کاک شێخ لاهور ئێمەی بیر بۆ گوندەکەی ئێمەی بیر بۆەوە سنوورەکەی ئێمەی بیر بۆ و کەم بینایە و نابینای بیر بووە جێگەی دەستخۆشیە و ئێمەش دڵخۆشین و سپاسی هەموو کەرتی پەروەردە بە تایبەتی بەڕێوەبەری پەروەردە و مامۆستا بەڕێزەکانی بەو قوتابخانەی کە ئەم خوێندکارێتی یای خوێندۆ سپاسیانەکەین. بێگومان ئەم ساڵ و ساڵانی ڕابردوو ئێمە توانیمان مەڵەوەیەکی باشی پەروەردەی خەینە سەر خەرمانی پەروەردەی لە هەرێمی کوردستان. بێگومان گرنگە بۆ خۆی جەنابی کاک شێخ لاهور هەمیشە پاڵپشتی کەرتی پەروەردە بووە و هەموو کەرتەکانی تر لەگەڵ بڵاوکردنەوەی ئەنجامی تاقیکردنەوەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان وێڕای پیرۆزبایی خودی لاهور شێخ جەنگی بۆ سەرجەم خوێندکاران بەبێ جیاوازی قەڵغانی ڕێز لێنانی پێبەخشین. ئەمە پەیامی نوێی یەکێتیە خزمەتکردنی سەرجەم هاوڵاتیان بە تایبەت خوێندکاران. ئاوەر عەلی گەلی کوردستان گوندی سەرای سوبحاناغای دەشتی شارەزور.